ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوزدا ئەڵلقەی ئەم شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن لەسەر سیستمی لامەرکەزی وەک ڕێگایەکی بەڕێوەبردن لە دەمێکەوە سیستمی لامەرکەزی بە تایبەتی لە زۆرێک لە کابینەکانی پێشوە بە تایبەتی لە کابینەی نۆمیشدا کە پێکێنراوە یەکێک لە بنەماکانی پێکێنانی دانانە بە سیستمی لامەرکەزی یاخود پەیڕەوکردنی سیستمی لامەرکەزی بۆ پارێزگاکان یاخود هەندێک لە ناوچەکانی هەرێمی کوردستانە. بەمانایەک سیستمی لامەرکەزی کاتێک کە داواکرێت بۆ بەڕێوەبردننی هەم دارایی هەم کارژێڕی هەم ئیداریە لەو ناوچەی کە لامەرکەزیەکەی تێدا بەرقەرارە بێت. لە ئێستاشدا بە تایبەتی لە ناوچەی سلەیمانی و ئەو ناوچانی دیکە کە پارێزگای هەڵەبجە و هەروەها ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕینە داواکرێت کە سیستمی لامەرکەزی بە شێوازێکی پراکتیشی بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی کە ئەو ڕۆتیناتەی کە لە ڕابردوودا هەبووە لە ڕۆ ئیداری و کارژێڕی و دارایەکەوە و ئەو ڕێگریانی کە هەبووە لە جێبەجێکردی هەندێک لە پرۆژەکاندا و دەستکراوەتری بۆ پارێزگاکان و بۆ پارێزگارەکان و بۆ یەکە ئیدارەکان بۆی کە بەرقەرار بێ و لە ناوەندەوە ئەم لامەرکەزیەتە بچەسپێنرێت داواکرێت لە ئێسادا. ئەوەی کە لە لامەرکەزیەتە بەدی دێت دەبێتە هۆکاری پێشخستنی ئەو ناوچانەی کە تێدا لامەرکەزیەکە بەرقەرارە بێت ئەمە وەک پرسیارێکە. ئاخۆ لامەرکەزی دارایی و ئیداری و کارژێڕی دەبێتە هۆکاری پێشخستنی زیاتری سیستەمە کارژێڕی و داراییەکە لەو ناوچەی کە لامەرکەزی تێدا داواکرێت یاخود نا. یەکێتی نیشتیمانی کوردستانی ژەڕابردوودا لە یەکێک لە داواکاریەکانیە داوای بەڕێوەبردننی سیستمی لامەرکەزی ئەکات. هۆکارەکەشی ئەوەیە بۆ وەکو ئاماژەمان پێدا زیاتر شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانە بۆ یەکە ئیدارەکان بۆ پارێزگاکان لێەوە بۆ پارێزگارەکان و هەروەها بۆ بەڕێوەبەرە گشتیەکان لەو ناوچانی کە لامەرکەزی داواکاری سەرەکییانە بۆی کە تێیدا سیستمێکی باشتر لەوەی کە لە ناوەند و لە مەرکەزا هەیە ئەمان تێیدا بەرجەسە بکەن. ئەگەر سیستمی لامەرکەزی لە ڕۆدارایەکەوە نەیتوانی سەرکەوتوو بێ ئەو کات خۆ ئاساییە ئەمە بەپێی ئەوەی کە پرس و ڕاوێژ کراوە بە کەسانی شارەزا و هەروە و کەسانی کە چاودێری بوارەکەن ئاساییە ئەگەر دوجار بگەڕێتەوە بۆ سیستمە مەرکەزیەکە. لامەرکەزی ئاساییە ئەگەر تێز بکرێت یاخود تاقی بکرێتەوە ئەگەر تاقی کرایەوە زەرەرەکانی زیاترە بێ یاخود زیانەکانی. بۆ دەبێ ئێمە لە سیستمی لامەرکەزی بترسین. بۆ دەبێت سیستمی لامەرکەزی بێتە دێوەزمەیە کە نەتوانین ئەمە جێبەجێ بکەین. هۆکارەکانی ئەگەر سیاسیە ئێمە دەتوانین لە داهاتوودا ئەمە گفتوگوی لەسەر بکەین. بەڵام ئێمە ئەم شەو لەم بەرنامەیە بە دیاریکراوی لە ڕۆدارایی و ئیدارێکەوە و کارژێڕەکەەوە قساکەین. بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم دکتۆر خالید حەیدەر پسپۆڕ یابووری و هەروەها مامۆستای زانکۆ کە لە سعودی لەگەڵمان بەخێر بێ دکتۆر سپاس دەکەین. هەروەها بەڕێز مامۆستا کاوە عەبدولعەزیز مامۆستای زانکۆ جەنابیان لە شاری دووهۆکەوە لەگەڵمانن. مامۆستا کاوە سپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانە. ئەگەر بە ئیزنی جەنابەت سەرەتا لە سعودیۆ لە دکتۆر خالیدەوە دەست پێ یەکەم. دکتۆر سیستمی لامەرکەزی سیستمێکە لە زۆرێک لە دنیادا پەیڕەوە کرێت و ئاسایی بووە زۆر جار لامەرکەزیەکە ئەگەر سەرکەوتوو نەبوو بێت دوجار گەڕاونەوە بۆ سیستمێکی مەرکەزی ناوەندی. ئێستا ژێمە لە هەرێمی کوردستان کابینەی نۆهەم دانی ناوە بووی کە یەکێک لە بنەماکانی دەبێت سیستمی لامەرکەزی بێت و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بێ. ئێستش لە سلەیمانی و هەندێک ناوچە داوای لامەرکەزیەکەن. بەگشتی خوێنەوەی جەنابتان بۆ سیستمی لامەرکەزی چۆنە؟ مەڵێ زۆر سپاسەکەم بەنای خۆی بەخشندەی میهرەبان. خۆی لە ئەسڵەوە جەنابەت لە با بڵێن دابەشکردنی دەسەڵات ئەوەی کە لامەرکەزیە بریتە لە دابەشکردنی دەسەڵات. طبعا جیاوازە لەوەی کە تۆ بەڕێزت تەفویض بکەین ینی پێدانی دەسەڵاتەکە لە سەرۆکوەزیرانەوە بەڕێزی بۆ وەزیرەکان بۆ بەڕێوەبەری گشتی بەو شێوەیە. ئەوەی کە لە ئەسڵەوە هەیە ئێمە لە هەیکەلی وەزیفی کە هەیە ئەبێ هەموو کەسێک دەسەڵاتی خۆی بزانێ. بۆیە لە ئەساسەوە لە بنەماوە ئەبێ لامەرکەزی بێ بەڕێوەبردننی حکوومەت. بەڵام تۆ بەڕێزت لێرە حکوومەت کە گومانی هەیە یاخود حکوومەت دڵنیانیە لەوەی کە ئیدارەکردنی شوێنەکان و جونگەکان و ئەو بابەتانەی کە فروعن فەرعیەن لاوەکیەن بە شێوەیەکی زانستیانە ئیدارە ناکرێت خەرجیەکانی زیاترە لە داهاتەکە چیەکە ئەو دەسەڵاتە ئەسەنێتەوە لەو شوێنە و وردە بەرەو مەرکەزیەت ئەڕوا بڕیارەکە بەرەو ناوەند ئەڕوا.
یعنی واتە لە ئەساسەوە ئەبێ ئێمە وەزیر دەسەڵاتی خۆی هەبێ و بەڕێوەبەری گشتی و بریکاری وەزیر بە و پارێزگار ئەو بەڕێزانە هەمویان دەسەڵاتی خۆیانیان هەبێ کە بریتە لە مارکزیەت لە ئیدارەکردن و بەڕێوەبردننی ئیش و کاروباری حکوومەت. ئەمە خاڵێکە زۆر گرنگە. طبعاً ئەمە خودی ئەمە وەکو لاینی ئابووری کاریگەری نەرێنی هەیە والیەکە کە تۆ بەڕێزت زووتر مرونەتی زیاتر هەبێ بڕیار بدرێت هەمیشە نەگەڕێیتەوە بۆ ناوەند و پرس بکەیت و لەوانەیە ماوەی پێ بچێت لەوانەیە ناوەند ڕازی نەبێ بەو شتێک کە تۆ بەڕێزت لە ئەنجومنی پارێزگا یاخود بەڕێوەبەری گشتی قەناعەتی هێنابێ بەوەی کە بنمونە لەگەڵ ئەو کەسانەی کە پرسیان پێەکات وە گفتوگویان لەگەڵا ئەکات و گەشتونەتە قەناعەت کە بڕیار بدەن لەسەر ئەو بابەتە. بەڵام لەبەر ئەوەی بڕیارەکە لای خۆیان نییە ئەبێ بگەڕێنەوە بۆ ناوەند پرس بکەن بە وەزارەت پرس بکەن بە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سێریکەی بەڕێزت بڕیارەکە ئەچێتە کۆمەڵێک حەلەقاتی ترەوە ناتی زۆرەوە بەتەکید وە کولفەشی وەکو ئێمە وەکو لاینی ئابووریەکە کە چیەکەینەوە سێریکە بەڕێزت کولفە و تێچوونەکەی زۆرە. یعنی ئێستا بنمونە بە باسی حکوومەت هەرێمی کوردستانی و بە دقیقی پێش 2014 و دوای ئەوە دوای توشبوون بە کێشەی دارایی و بابەتانە و دوای توشبوون بە COVID-19 و دابەزینی نرخی نەوت ئەوەی کە هەمومان بینیمان پێشتر پێش 2014 کە قەبارەی حکوومەتەکەمان قەبارێکی گەورە بوو ئێستش قەبارێکی زۆر گەورەیە و ئێمە پێش پێکهێنانی دوا کابینە وەکو ئابووری ناسان داوامان کرد کە قەبارەکە بچووکتر ببێتەوە بۆ ئەوەی خەرجیەکانمان کەمتر ببێ بۆ ئەوەی کەمتر باسی بوجە بکەین نەکرا. مهم ئەوەیە کە بەڕێزت پێش ئەوە بە قەبارێکی زۆر هی حکوومەت لەبەر ئەوەی پارێکی زۆرمان دەست ئەکەوت و نرخی نەوت لە ئاستێکی زۆر بەرز بوو و ئابووری هەرێمی کوردستان بە بەڕێوەبەرەکەی کە حکوومەتە زاڵ بوو بەسەر ئابووری و بەسەر کەرتی تایبەت ئەم بەڕێوەبەرە پارێکی چاکی دەست ئەکەوت پارەکە بە ئاسایی بنمونە دابەشی ئەکرد و ئیتر خەرجیەکانی دائەپۆشی و مشکلەی نەبوو و ئەو کاتە هەستمان نەکرد بەوەی کە ئیدارەکردنەکەمان مرکزیە یان نەبوو لەبەرەوەی هەر وەزارەتێک هەر دائیرەیەک پارداوای پارەی بکردایە دەستی ئەکەوت کێشەمان نەبوو. بەڵام دوای ئەوە کە بینیمان ئەمە واقع حاڵەوە ئەمە حەقیقەتە لە هەموو ئابووریەکان لە ئابووری تازە پێگەشتوەکان کە پارە بە ئاسایی دەست ناکەوێ. یعنی هەمیشە نرخی نەوت لە $100 نییە ئەوە بینیمان نرخی نەوت گەشتە $29. بەڵێ اینجا لێرە بوو بە خۆناغی دووەم کە هەستمان کرد بەو قورسایی کە کەوتە سەر شانی هاوڵاتی و بە تایبەت موچە خۆران و فەرمانبەران بینیمان کە حکوومەتەکەمان خەرجیەکانی زۆرە پارەکەی بە ئاسایی دەست ناکەوێ هەستمان کرد بە قورسایی ئەو مرکزیەتی کە هەیە داوامان کرد چی بێ بگەڕینەوە بۆ لا مرکزیەتەکە بگەڕینەوە بۆ ئەو دابشکردنی دەسۆری ینی بەڕای جەنابەت ینی باشترین پلان بۆ ئەوی کە زاڵوی بەسەر ئەو خەرجیە زۆریە یاخود ئەو خەیرانەدارایی کە ڕوبەڕووی هەر وڵاتێک دەبێتەوە سیستمی لا مرکزی باشە بە دڵنیاییەوە ئەوە زۆر گرنگە و بە تایبەت وڵاتە پێشکەوتوەکانیش ئەویان تاقی کردوێتەوە وەکو جەنابەت لە پێشێکێکە ئاماژت پێدا نمونی کۆریەمان هەیە کە بانگشتی کرد بۆ لا مرکزیت دوای بوو بە مرکزیت دوای گەڕانەوە بۆ لا مرکزیت ئەو تەمان کۆریە با بڵێن باشوور و جەنابتان ئەزان یەکی لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانە. بۆیە لێرە ئێمە باشترین حەل و چارەسەر بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە لا مرکزیت ئەوەی کە لەسەر وەرەقە هەیە جێبەجێ بکرێ. یعنی خۆی تۆ بەڕێز بگەڕێتەوە بۆ ئەساسیات و بنەماکانی بەڕێوەبردننی دەوائری حکوومەتدان و دەستگاکان لا مرکزیە. بەڵام لەبەر ئەوەی تۆ بەڕێزت لێرە بەم شێوەیە ئێستا ئیدارەتەکەمان لەو ئاستە نییە بەو شێوازە زانستیانە نییە سیرەکەیت بڕیارە سەرەکیەکان بڕیارە استراتیجیەکان لە بواری نەوت کە سەرەکی ترین داهاتە بۆ حکوومەتەکەمان لەو بوارانەی کە استراتیجیەن بەدەستی حکوومەتە لە ناوەند لە مرکز کە ئەبوایە تۆ بەڕێزت زۆر بە ئاسایی دەسەڵاتەکان لە جێگە و شوێنی مەبەستی خۆی بواە بە ئەو دابشکردنەی کە پێ ئەوترێ دابشکردنێکی لامەرکزی ئەوەی کە بەڕێزت باست کرد شۆڕکردنی دەسەڵاتە ئەوە بریتێ لە تەفویض تۆ بەڕێزت وەزیری تەکلیف لە من ئەەکەی ئەو تەفویضە ئەیدەی بە من جەنابەت دەسەڵاتێکە ئەیدەی بە من بۆ ماوەیەکی کاتی ئەتوانم هەر کاتێکا بێت لێ دۆر طبعاً بەتەکید ئەوە کاتیە ئەوە زۆر گرنگە ئەوە بۆ بابەتێکی کاتی
ئەکرێ ئەو شتە بکرێت بەڵام تۆ بەڕێزت بۆ ئیدارەدانی هەمیشەیی حکوومەتەکەت ئەبێ لە مرکزیات هەبێت. دەستخۆش دکتۆر دێمە خزمەت جەنابەت دواتر بە تایبەتی لە ڕۆدارایەکەوە پرسیاری لێ بکەم. بەڵێ مامۆستاکاوە دووبارە ستاو دەبێت ینی وەکو دکتۆر خالید ئاماژەی پێدا ینی بۆ نمونە کاتێک کە تۆ ئێستا وڵات لە مرکزیەتە بەڕێوە بی و ڕەفاهیەت دەبێ و هیچ قەیرانێک ڕوبەڕووی وڵاتە نابێتەوە و داهاتەکان بە شێوەیەکی باش دابش دەبێتەوە بەسەر هاوڵاتیانە و بەسەر ئەو ناوچانەی کە بۆ نمونە ئەو هەرێمە یاخۆدە وڵاتی لێ پێکاتوەمە ئاساییە بەڵام کاتێک کە دەگەیتە قەیرانێک بۆ نمونە بەشێک لە هاوڵاتیانی ناوچەیەک لە ناوچەکانی وڵاتەکەت داواکە کە سیستمەکە لا مرکزی بێ یخۆ دوجار کە داوا دەکرێت لا مرکزی بێ بۆ باشتر بڕێوەچوونی کارەکانەوە بۆ باشتر دابشکردنی دەسەڵاتەکانە و داهاتەکانیشە بەگشتی خوێنەوەتان بۆ سیستمی لا مرکزی چۆنە مامۆستا؟ بله گلک سپاس بوده سلاف بوده بو مهوانی بو بینرین کردساد بابت لا مرکزیت بابت که تازنین عمل چارچوبه سنور هرم کردستان و تا قوار هرم کردستان بابت که زور زور سروشتی و نرمال زانین مبستش لوی لا مرکزیت هکر قوارد سنور هرم کردستان دابیتن دیری بابت که سیاسی بیتم تنه بو مبستن آبوری و پیشکش کردن خدمت گزاری و پتر اکود بیژن شور کردن دستحالات بیتن کم کردن روتین بیتن کم کردن بیروکراتیت بیتن و بابت که پراسی یه سردمت گل پیشکفتنا جهان تیتا گنجادن ده خلک هرم کردستان اف نفشه و نفشه دهاتی مفایق و قازانجه که زور زور جوار گرد لی اگر مطرسی هبیتت نوبرادو که وانا ده هندک مبس به هبن پراسی اوجده مطرسی سر کیان هرم کردستان هبیتنو خوده نکتن بابت فدرالیت رنگ بکویت بر مطرسیه اما بابت آبوری و پراسی اگر سحکنیل سر آس پارزگه هندو کبلیر سلیمانی هندک پروژن خدمت گزاری هبن هندک پروژن و برهنان هبن تا بریارش مرکزی یانش ناونده یانش دسته یانش وزیری ندر کویتر رنگ گلگیرو بیتونو اف پارزگه هندی مقدور بن اف پراسی روتین کازیده تختت نافکاری داو گلگ گیم و کاسیت سیستم پرایوبرنی دا الکل دیف سیستم پرایوبرنا یا سردمانه نا گنجن افروکه ام باجاوی که دانش برندیجیک از صد گل وی بیرو که ما کلا مرکزیت کارگری دارایی هبیتن بو خوش گذرانیا خلکی بو آسانتر پرایوبرنا کارو خدمت گزاریا بو یکی که هر خلک هرم کردستان پتر وکی خلک وکی هولاتی بون یکسان بون دادپروری بون اتنافجوی قواره هرم کردستان دا ایدی راستا خود سودمند بنشوی داتی یا شوان خدمت گزاری یا شوان پروژه ین استراتژی بن یا ین دمکی بن شیوایی که ایدی او بیروکراتیت جارا نمیتن بابت لا مرکزیت نبتنه گردای کو قیرانه یا نه قیرانه رنگ دهات هرم زور باش بیتن رنگ راش هرم زور باش بیتن و کی جارام زفری تبع چونکی تاوکشن آبوری دا بابت آبوری و کی پل دریای نه جار بلند بی جار تخار جار بلند بی تخار افرو که مخابنی و روش کردستان یادا کفتی باش و چونا چه بو یا آبوری دهات میکیم بو هرم خلق و کی حکومت و خلق پیک و توش قیرانی بو بس رنگ صبح خوشگذرانی و دهات که زور به بیتن مل گوپیت کا زوربون دهاتی جی پدویا پلا مرکزیت هی لا مرکزیت درده که کو افرو که یه سردمانه گلوا بیرو بو چون جهان پیشکفتی چون که ساکنل سروالات گرتين امريكي بونمونا ولايات گرتين او ولايات فدرال كل مركزيه كل رنگ هر ولايات که ياسا و رسايت خو جدا جدا هبن بس بريار سياسي همي گريداي واشنطن و برنديجي هندك بريار نبن استراتيجي كو پيوندين دركينا كو سنورن كو خالن گمركينا كو بابتن باجوخي كان رسوماتن افت شك بلا مركزي بن اما بابتن خدمت گزاري و اداره كرنا خوجه و پروژه و خدمت گزاري افت شك براسي صادصات دل از وکی آبور ناسک وکی خلک دهوکی وکی تاکی که وی ولاتی خالق زور گرین که زانم و پیدیم همی کار بکن بوی که کو ADF سیستم جاران یه مرکزی یه ناوندی چاو هرمد گل بغدا دا خازا لا مرکزیت کریت جاران اون که فدرالیت وقت دا صلاة خواه بیت اداره خوب شد پرایو بتن دی باشتر بیتن کو بریار توی اش بغدا بین وصل سر اصل پارزگاه جی دوک هفلیر دوک سلیمانی حلب چه دی باشتر اداره خو کن هکر بریار صادسات کنکریتی بن دست هفلیر دابن ما جبلی بابتن سیاسی بابتن خدمت گزاری بابتن اداره کرنا یا
یا پروژین کو خدمت راستخوی خلک بکن اوج برندیجی وکی پروژه بیروکه کا زور سرکفتیه یا بیتن میکانیزم یا سا کار بو والله ماشي دكتور خالد يعني سرنجي راكشان بون من باسي لو كركاتي ك ناوند ياخذ مركز ياخذ حكومات كجومان دكالوي بۆ نمونە ینی دەسەڵاتەکان بە تەواوەتی کە ئەگەر شۆڕی کردبێتەوە دواتر سەحبی بکاتەوە ینی حکوومەت بۆ نمونە بۆچی دەبێت گومان بکالەوەی کە دەسەڵاتەکانی بە تەواوەتی شۆڕ بکاتەوە بۆی شێ لە ناوچەکان و ئێستاشدا ئەگەر لە سیستمی لامەرکەزیم دەسەڵاتانە وەکو جەنابیش دامەژت پێدا بۆ بە دیێنانی دادپەروەری بێ بۆ دەبێنی ئەم گومانە هەبێت یعنی ئەم گومانە چۆن ئەڕەوێتەوە لەلایەن حکوومەت یاخود لەلایەن ئەو حیزبانی کە حکوومەت پێکێنن بەڕاستی پراستی نابیتن بابت شور کردن دەسەڵاتە بابەتێکی دەمکی بیتن و میزاجی بیتن بۆ دەڤەرێکی هەبیت بۆ دەڤەرێکی نەبیتن دەڤەرێکی فشار کرد سەر حکومەت دیڤدەنگێوا بچیتن لا مرکزی بدەتێ پرۆژە بدەتێ داهاتی بدەتێ داگیرانی بۆ بکەتن دەڤەرێک یا ئارامە یا تەنای یا بێدەنگە و داخوازە مافی نەکەتن ئەن فشاری نەکەت ئەن ڕێزێل وێ دۆرپێچێ وێ گڤاشن جواکێ نیڤدەولەتی ئانژی دەولەتی تەقلیمی سەر هەرێمە بکەتن یا مەحروم بیت یان بێبار بیتن پروژه خدمتگزاری آنش بهر خویا راستقینش اجدهاتی گشتی اوه هکر بابت یلا مرکزیت یک گشتگیر بیتن و پیاسا بیتن باشترین رگه چاره جی او کپراستی بتنه راز وکرنه که یاسا جماره 3 یا سال 2009 یاسا پارێزگەهان کول هەرێما کوردستانی دەرکەتیە هەندێک دەسەڵاتی زیاتر بدەنە بە پارێزگەها بۆیەکی کو ئەف پارێزگە ڕاستەخوو بشین ئیدارا یا سنوورێ ناوچە خویا جوگرافی بکەن ئەوە باشترین گرۆڤەیە دەستێ ئیداراوی خەلکیدا کو ئەو نینەرێت ڕاستەخوو خەلکێکی هەر بژارتن بنە نینەرێت وە بۆ ڕێوەبرنا کاروبارێت وە چارچوبێ وی وەحدە ئیداری داوات بژنێ پارێزگە و لەسەر ئاستی قەزایژی پەماشێوە لەسەر ئاستی ناحیە یا ناوچێژی پەماشێوە ئەمە هەکەر بابەتێکی تنه بو دەڤەرێکی هەبیت بۆ دەڤەرێکی نەبیتن ئەن ئەف دەڤەرە بابەتێکی بابەتێن سیاسی تێکەلی بابەتێن خزمەتگوزاری و ئابووری بکەن پڕاستی ڕەنگە پاشی دەڤەرە دیژێک ئێدی وێچەندی قەبیل نەکەن و ئەوە بیتە پتر گڤاشتن و فشار سەر حکومەتی بابەتش وی چارچوبێ خزمەتگوزاری و دارایی دەرکەوێت بتە بابەتێکی سیاسی لێ هەکەر پیاسا و ڕێسا بیتن پرۆژە بیتن گشت خلکی کردستانی گشت پارێزگای کوردستانی دابن همی پارتولانی سیاسی دابن از الوی باره مد پروژه استراتژی یه دوم درش بو خدمت آوی برنامه لا مرکزیت تا کارگیری و حتی حد که مازن جیا دارای هتا دارشتن کوی بی رنگی سیستم پریوبرن الحکومت هرما کردستانی سیستمی که زور پیشکفتی تر بیتن هاوشه ولات پیشکفتی بین کوراست خو خدمت خلکی بکتن و خلکش حکومت بیت و حکومتش خلکی بیت دست خوش با مساکاو جندی مو خدمت جناب بله دکتور خالد امی ل بتایبتی چکو جناب پسپور ئابوووریەکەت هەیە ئەمە لە ڕووی ئابووری و لە ڕووی داراییەوە پرسیار لە جەنابەت بکەم بۆ نمونە ئێستا کە داوا کرێت سیستمی لامەرکەزی جێبەجێ بکرێت هەندێک کەس وها سەیرەکەن کە دەڵێ داهاتی ئەو ناوچەیە هەموو ئەگەڕێتەوە بۆ ئەو ناوچەیە خۆی هیچی نادرێتەوە بەناوەند ئەو کاتە هەندێک ناوچە کە ئەگەر نەوتیان نەبێ یاخود داهاتیان نەبێ بێبەشە بن لەوەی کە داهات و سەرچاوی داراییان هەبێ ئەمەیان تا چەند وایە نەخۆی بەتەکید خاڵە سەرەکیەکە ئەوەی کە فعلن ئەو ناوچەیە کە سوود ینی با بڵێن خاوەنی ئەو سەرچاوە ئابووریە سروشتیە سوودمەند ببێ لەو سەرچاوە ئەو لەو داهاتە بەڵام بەتەکید بەڵام ئەوە معنەیەوە نییە کە تۆ بە هیچ شێوەیەک ئەو ناوچەیە ئەو پارێزگایە بە هیچ شێوەیەک هاوکاری پارێزگاکانی تر ناکە ئەمە بە هیچ شێوەیەک مانای ئەوە نییە بۆیە تەبان تۆ بەڕێزت کە سیستمی لا مرکزیت تطبیق کرد بۆ ئەوەی ئەو ترسا یاخۆت ئەو خەمەی کە لە دڵی بنمونە بەرپرسان هەیە وەکولاینی ئیداری وەکولاینی سیاسی زەرر نەگەێنێتە بنمونە ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین زەرر نەگەێنێتە قەبارەی هەرێمی کوردستان ئەبێ وابیر بکەینەوە کە معنەی ئەوە نییە کە ئەو بەڕێزت ئەو داهاتێک کە هەیە تەنها بۆ ئەو شارە یاخود بۆ ئەو پارێزگا بێ نەخێر بەڵام خەڵکی ئەو شوێنە مافی خۆیانە کە سوودمەند بن لەو سەرچاوی پەیداکردنی داهاتەوە خاڵێکی تر وەکولاینی ئابووری بە هەمان شێواز مادام لەوێ سەرچاوەیەکی باش هەیە داهات ئەکرێت تۆ بەڕێزت هەلی کاری زیاتر بەرەخسیانی بۆ ئەو شوێنە لە هەمان کات لە شوێنێکی تر کە سەرچاوەیەکی وانە ئەکرێت تۆ بەڕێزت سەرمایە بەکاربیێنی بۆ دامەزراندنی کۆمەڵێک کارگە و کۆمەڵێکین لێرە لەبەر ئەوەی خەڵکێکی زۆر هەیە سەرچاوەیەکی مرۆوی لەوێ زۆر هەیە ئەکرێت تۆ بەڕێزت هەرێکی کاری زیاتر بڕەخسێنی بۆ ئەو کەسانە بۆ ئەوە بێکار نەبن لە هەمان کات لە شوێنێکی تر بە شێوەیەکی تر بێ بە شێوە زانستیەکانی زانستی ئابووری بەکار بهێنرێ بۆ پرۆسێ بەرمهێنان یاخود بۆ پێشکەشکردنی خەدەمات واتە لێرە ئەو ئازادیە ئەبێ بدرێت
بەدەسەڵاتداران لە پارێزگاکان بۆ ئەوی بتوانن بە پێی توانە و ئیمکانیەتی خۆیان پلاندا بنێن بۆ ئەوەی چۆن گەشە بدەن بە ئیمکانیەت و توانای پارێزگاکانی خۆیان لە هەمان کات ناوەندیش بێبەش نابێت لەو دوجاری دکتۆریانی لەو پلاندانانە شاخۆ دیارە هەر ناوەندیش بەشدارە بێت لە پلاندانانی بەڕێوەبردننی لا مرکزیەتی ئەو ناوچانی کە دوجار سیستەمەکە تیا جێبەجێ خۆی بە تاکید یعنی بە هیچ شێوەیەک ناکرێمە باسی ئەوە بکەین کە ناوەند ئیهمال بکرێت دابڕان نییە بەڵێ دابڕان نییە بە هیچ شێوەیەک بەڵام یعنی لە هەندێک لە سیستەمەکان بینیمان بە نمونە حکوومەتی ناوەند تەدەخولەکە لە ئیش و کاروباری حکوومەتە خۆجیەکان یاخود پارێزگاکان بۆ لەبەرەوەی ئەو وابینێکە لە ناحەیەکی زۆر گرنگەوە دارایی و تەمویلیانەکە پارەداریانەکە بۆیە هەیە تەدەخول بکە لە ئیش و کاروباریان هەروەکو حاڵی ئێسەکە لەگەڵ بەغدا هەمانەیە بە دڵنیایەوە ئەبینی جەنابەت لێرە بەڵێ ئێمە لە دەستور هەرێمێکی سربەخۆمان هەیە یعنی بەپێی دەستورەکە ئەبێ سوودمەند ببێ لە هەموو سەرچاوەکان وینەکانی بەڵام بەبێ ئیهمالکردنی ناوەند لە هەمان کات مانەیە ئەوە نییە کە تۆ بەڕێزت بەپێی دەستورەکە ڕێگە ئەدرێت بە ناوەند بێت تەدەخول بکە لە هەموو ئیش و کاروبارەکان بەڵام لێرە ئەوەی کە باسمان کرد لە نەبوونی متمانەکە لێرە حکوومەتی ناوەند بە شەفافیت ئەگەر باس بکەین نەک لە ڕوانگەی نەتەوە و ئەوان عەرەبن و حەز ناکەن لە کورد پێش بکەوێتەوە شتانە نا من باسی ئەوە ناکەم بەس باسی لاینە ئابوووریەکەکەم ئەوان چاویان لە حکوومەت یاریمی کوردستانە چاویان لە ئابووری یاریمی کوردستانە پێش طبعاً ئەم پچڕانی پەیوەندیەکان لە نێوان حکوومەتی فیدرالی لەگەڵ حکوومەتی هەرێمە بینیمان نموزەجێکی زۆر جوان پێشکەش کرد هەرێمی کوردستان لە پێشکەوتنی ئابوووریەکەی بەڵام نموزەجێکی ڕاستەقینە نەبوو بۆ لەبەر ئەوەی کە هاتینە سەر 2014 بینمان تێکچوو لەگەڵ حکوومەتی ئیتیحادە حکوومەتی فدراڵە بینیمان کە ئێمە خاوەنی ئەو ئابووریە نین کە باسی ئەەکەین ئابووریەکی خۆشگۆزەرانی بێ ئابووریەک بێ کە باسمان ئەکردەوە کە نەوت هەناردە بکەین بەسەر بەخۆیی ینی ئەم وەڵامی بەڕێزە سەرنجم ڕاکێشە بۆ پرسیارێکی دیکە ینی ئەمە بۆ هەرێمیش گونجاوە یاخود بە هەمان شێوە جێبەجێ بێ بەسەریا بۆ نمونە سێمە کە داوای لا مرکزیەکەین دوجار ینی ئەم پەشیمانیە دادمان نادا ینی بۆ نمونە کە توێ ساڵی ئێمە کە لە بەغدا دوورەکەوینەوە تێگەیشتین لەوەی کە ئابوووریەکەمان ئەو بەهێزە بەڵێ بە تاکید لێرە بۆمان دەرکەوت کە ئێمە بنەمای ئابووریمان نییە بۆ ئەوەی ئیدارەیەکی سربەخۆ دارایی بکەین بۆ هەرێمی کوردستان یعنی ئیدارە سیاسیەکە ئاسایی ئەکرێت حکوومەتی بەغا ئەحزابەکان نایەن تەدەخول بکەن لە ئیش و کاروباری ئەحزابی هەرێمی کوردستان بەڵام پێمان ئەڵەن فەرمو ئیداری خۆتان بکەن وەکو لاینی دارایی بزان ئەتوانن ناتوانن بۆ لەبەر ئەوی من نەمانتوانی فعلن بۆمان سلمێنرا ئێستا هەموو بەپێی وتێ هەموو بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران بۆمان دەرکەوت کە ئێمە مەرجەعمان ئەبێ بەغا بێ وەکو لاینی دارایی ئەو پارەمان بۆ بنێنن اینجا ئەتوانین ئیش و کاروباری خۆمان ئیدار بکەین بەڵام کاتێک کە توانیمان سوود ببینین لە ئیمکانیەت و توانای خۆمان سروشتیەکە بێ مرۆیەکە بێ ئیتر بوارەکانی تری ئابووری بێ ئەو کاتە ئەتوانین باستەوە بکەین کە ئێمە ئەتوانین ئیدارەیەکی لا مرکزی زانستیانە وەکو لاینی دارایی بتوانین بکەین بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ بەغا دەستخۆش دکتۆر خالی سپاس دەکەم بەڵێ مامەساکاوە ینی بۆ نمونە ئێستا کاتێک کە لە زۆرێک لە ناوچەکان داواکرێ بۆ نمونە سیستمی لامەرکەزی بەرقەرار بکرێت دوجار ئەمە بۆ ئاسانکردنی بەڕێوەچوونی ئیشوکارەکانە خۆ ئێستا ئەگەر لە سلێمانی داوا بکرێت خۆمە داواکرێت بۆ هەموو پارێزگاکانی دیکەی کوردستان بە دووهۆک بە هەولێریشەوە ئێستا بۆ نمونەوە تاوە لە ڕێدا زاخۆش بکرێتە ئیدارێکی سربەخۆی خۆ دوجار کە زاخۆ داواکە ئیداری سربەخۆ بێت بۆ یە کە ئیشوکارەکانی بە ئاسانتر بەڕێوە بچێت دوجار کاتێک کە لە مرکزیەت دەچێتە واری جێبەجێکردنەوە لە ڕووی بەڕێوەبردن و لە ڕووی پراکتیزەکردنی ئەو بڕیارانەی کە پارێزگا بە هەمانگی لەگەڵ ئەنجومەنی پارێزگادا دەریەکات دوجار ئەمان بەرپرزنی لە باشتر بەڕێوەچوونی کارەکان و دەرکردنی باشترین بڕیار لە پێناوی ئەو ناوچانی کە لە ژێر دەسەڵاتیانەوە بەڕێوەیە بن هەلبەت gelek jara demê ku kêmtir xemî hebîtin pêşkêşkirina hindek babetin xizmetguzarî li her navçeyekê
برپرسین کارگری برپرسین اداری ریوبرین گشتی پارێزگار جواتا پارێزگەهێ دێ پشکێکا وێ لۆمێک و کێمتر خەمیا وایە ئێخنەستۆی حکومەتە ناوەندیانە ئێخنەستوێ بەرز وەزیری یان سەرۆکاتیا وەزیران یان دەستەیەکی هەیئەیەکیش بەرهەندێژی هەکەر لە مەرکەزیای دەریە بیتن ڕاستەوخۆ ئەو دێ بەرپرسیار بنژوەیەکی دینەشن تهمەیان پەنجا یا کێمتر خەمیە بولانێکی دی درێژ بکەن لەواژی هەکەر بۆ نمونە پارێزگا سلێمانیە بیر البیرۆکا لە مەرکەزیەتێ بکەتن یەک جار بێت پارێزگاها دووکێ 4 جارا لێ بکەتن و هیرتر و بزۆرتر و بتونتر و ناوبەرا دوکێوانەدا پلەستر بۆیەکی ئەگەر پیچێکی پێداچوونێت سیستەمی پڕێڤەبرنێدا بکەین ساڵا 1992 حتا 2020 سەر ئاستێ پڕێڤەبرنێت سەر ئاستێ داهاتێ گشتی بۆ گەنجینا حکومەتە هەرێما کوردستانê û li ser astê parvekirina wî dahatî li ser xelkê Kurdistanê em dibînin xelkê parêzgeha Dûkê zor zor yê mexdûrtir ji xelkê Silêmaniyê ji xelkê Hevlêrê û xelkekê dî her çend em gelîn ku yeksanî dadperwerî dahat li ser hemî texuçînê civakî ser hemî navçe coğrafiyên herêma Kurdistanê bête parvekirin hemî yek yane ferq hemî yek xêzane hemî li ser sifreyekê bin bes ji ber hindek babetên siyasî rastî ew wergirtina tiraziyê yan jî rastkirina tiraziyê navbera Hevlêrê û Silêmaniyê da dok hatiye piştgûyê xistin û ev tiştekê nayê veşartin yanî gelek cara em dibînin ku projeyekê stratejiyê mezin proje cada 105 metrî li Hevlêrê berê binyatî bu hate dan û par hate terxan kirin projeyekê mezin 100 metrî li Silêmaniyê hate din 5 milyar bû dokê hatin şwa 5 milyar dînara ihtimala nêzîkî 20 milyar dînar tinê bû qêrkirina Rêka Birahîm Xelîla Rêka Birahîm Xelîla rastexo heger xelkê herêma Kurdistanê hemiyê jê sotmend bîtin çi berjevandiya xelkê Dûkê yan yê Zax û yan Sêmêlê da nîne ev derwazeyeke bû Iraqê ye bû Kurdistanê ye bû Xarûna Verastê ye yanî babeteke li ser hisêba xelkê Dûkê rengê hemî xelkê faydetiyetin ji ber hindê jî hemî pîvera xelkê parêzgeha Dûkê vê pitir plestir kar biketin boyekê ku ji wê bîrokratî û merkeziyeta ya îdara ya navendî ya Hevlêrê qortal bibîtin boyekê ku ya xwe bişêtin xizmeta xwe biketin lê girêntiya çarçovê qewarê herêma Kurdistanê da çunki eke tu berawerdiya dahatî bikey dahatê parêzgeha Dûkê ser astê herêmî Kurdistanê rengê nêzîkî 40 sadê bîtin 5 sadê ew petrola herêmit firûşîtin henardet ketin bû bojderveyê Kurdistanê rengeş petrola devera behdînan û parêzgeha Dûkê bîtin mezintirîn dergehê dahatî yê Sinûrî li ser astê herêma Kurdistanê ku derwazê Birahîm Xelîle ku bazirganiya Tirkiye û Êketiya Ewropa Kurdistanê Iraqê ve girêdetin beramber her sê çar dergehê diyet Paşmaq û Hacî Imran û Perîzxane dergehê Birahîm Xelîla ye lê renge em wekî xelkê parêzgeha Dûkê zî sotmend nebîn dahatê wê biçîtin bû Hevlêrê û projeyên Kewata eger mamosta kateka sistemî lammerkezî cêbecê bikire li herêmê Kurdistan begiştî yanî dûgêşeke bê lew parêzgehanî ke zortirîn sû debîne li sistemî lammerkezî de helbet zortirîn sotmend çarçovê yê peyravkirina la merkeziyetê ser astê herêma Kurdistanê parêzgeha Dûkê ye çunkî pê merkeziyetê pê bîrokratiyetê û pê êkto razîkirina siyasî navbera desthilatê da ku ew partê pişikdarê pêkînana kabîna hikûmeta herêma Kurdistanê da dok zortirîn zerarûziyan vêketiye heger ser astê yê bû nimûne behsê moça bikeyn nêzîkî 890 milyar dînara moçet têne parvekirin mehane meha çûyî tinê 9 milyar geştîne parêzgeha Dûkê yanî ev moça xorê parêzgeha Dûkê berawer bike gel rêja sernişîna kovya 26 sadê ba nabîte 13 sadê rêja wa projeyê xizmetguzarî ku bu parêzgeha Dûkê hatîne درستکردن و تینا پرایوبرن یین استراتژی یین و برهنانه حکومت برآورد گلیل هفری سلیمانی پراستی رژا کمتری 10 صدیه برهند افنا داد پروری های ما پتر هاندن کو امکار بکن بوی که ایتیش قرقکاریا هفلیر سلیمانی در کوین و اولا مرکزیت هبیتن هکر 10 صد برجوان خلک سلیمانی و هفلیر دابیتن 40 صد 5 صد برجوان خلک پارێزگاه دوکی ده برهند جیک زور زور بیروکه کا سرکفتی و جوانه و ویا بیتن کار بو بکن بوی که کو ایدی خلک من راستا خود سودمن بیتن اب خو اداره خو بکتن اب خو اب پروژه پدوی بیتن بریار سربدن اب خو چاف دیر بن سر اب خو اولانه کیم ترخم بیتن بدنا جهن پیوندیدار و سرپیچی کارا سزا بدن خونه هلنا ایدیر بریار کا بیروکرات و کوبتنش دسته کیانش وزیر کیانش کسی کی در کویتن بله سپاس ما مساکاودی مو خدمت جناب والله دکتور خالد يعني من بەتایبەتی لەسەر ئەو پرۆژه لە مرکزیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە پەیڕەوێکە داوای کردووە
بۆ نمونە کۆمەڵێک ڕێکاری ئیداری دارایی و دروستکردنی ئەنجومەنێک و دانانی سندوقێک کۆمەڵێک ینی بنەمای داناوە کە لەسەر ئەم بنەمایانە سیستەمە لامەرکەزیەکە جێبەجێ بکرێت لە نێوان ناوەند و پارێزگاکانە بە دیاریکراوی لە ڕووی داراییەوە خۆ ینی ئێمە پێشتری ژۆ پرسیارم لە جەنابەت کرد کاتێک کە تۆ باز لە دارایی یەکەیت ینی دارایەکە ئەو کاتە هەر مەرکەزیە بەڵام داهاتەکە کە دەگەڕێتەوە بۆ پارێزگاکە هەندێک جار لە هەندێک ڕووی پرۆژەوە سوودمەندی زیاتر پارێزگاکە ئەبێت کە مافی خۆیە مافی خۆی جێبەجێەکە کەواتە ئەگەر سندوقێک هەبێت لە ناوەند و ئەم داهاتی تێبچێت دوجار ئەم داهاتە بە شێوەیەکی یەکسان و دادپەروەران و کۆمەڵمەساکاوە ئاماژەی پێدا دابەژێتەوە بەسەر ناوچەکان و ئەو سنوورانی کە لە مەرکەزیەتە ئیتە چ مەترسیشی هەیە بەڕاستی خۆی ئوستاز هاوڕێگیان ئێمە دوو شەمان هەیەوەی بەڕێستن بەکارتان هێنا یەکەمیان بە دادپەروەریانە دابش بکریان بە یەکسانی ئەوە بریتە لە بڕیارێکی ناوەند و مەرکەزیەت ئەگەر بۆیە ئەبێ بە دادپەروەرانە بابەتەکە دابش بکرێت یاخود هەر ئەو دەسەڵاتە وەکو وتمان لە وەسفی وەزیفیەکە کە تۆ بەڕێزت وەکو بەڕێوبەری گشتی وەکو دەسەڵاتدار لە ناوچەکە ئەو پارێکە دەست کەوت ئۆتۆماتیکیان دەسەڵاتەکەت پێ دراوە دەسەڵاتت هەیە لە وەسفی وەزیفیەکە کە بەپێ ئەو وەسفە دامەزراوی بەڕێزت لەو شوێنە دەسەڵاتت هەیە ئەتوانی ئەو پارەیە بەکاربێنی لەبەرەوە لە ئەساسەوە تۆ بەڕێزت لە ناوەندەوە ئەو دەسەڵاتانە کە دابشکراون بەو وەسفە وەزیفیە بەو وەسفە دەقیقی کە دانراوە تۆ بەڕێزت ئەو دەسەڵاتت هەیە پارەکە خەرج بکەیت بۆ ئەو مەبەستە بۆیە بە تەکید ئەبێ ئێمە ئەو بنەمای عەدالەت و ئینی دادپەروەری من هەبێ لە سوودبوون لە سوودوەرگرتن لە ئەو داهاتی کە هەمانە یاخود ئەو سەرچاوە داهاتی کە بنمونە سلێمانی هەیە یاخود هەولێر یاخود دۆک یاخود زاخۆ ئەگەر کردمان بەوەی کە یەکسان ببێ لێرە دوور ئەکەوینەوە لەلا مەرکەزیەت لەبەرەوە تۆ جەنابەت مافی پارێزگایەک مافی ناوچەیەک ئەخۆی لەسەر ینی بۆ بەرژەوەندی ناوچەیەکی تر لەسەر حسابی ئەو ناوچەیە بگورە ئەو سندوقە ئەو دامەزراندی ئەو سندوقە ئەو بەخشینی متمانەیە لەلایەنی یەکێتیەوە بنمونە طبعا بە ئیدارەکردنی سندوقەکە لە هەمان کات پەیامێک ئەگەنێتە حکوومەت یاریمی کوردستان کە ئێمە بنمونە ئەم بابەتە بە شەفافیت ئەنجامی ئەدەین کە ئەوەیەکێک لە هەنگاوە هەر سەرەکیەکانی ینی ئاراستە بە ئاراستەی مرکزیت بڕۆ بەڕێزت یەکێک لە هەنگاوە زۆر سەرەکیەکان ئەوەیە کە تۆ جەنابەت بە شەفافیت تەعامل بکەیت و حکوومەتی ناوەند بە شەفافیت تەعاملت لەگەڵا بکەن یعنی لەگەڵ پارێزگەکان هەنگاوێکی تر ئەوەیە کە تۆ بەڕێزت لێرە چاکسازی حکومی هەبێ ئەوەی کە ئێمە ڕامەنگەیاندووە و یاسەکە پەسەند کراوە تا ئێستا من تەسەوڕەکەم ئێمە لە وشەکانمان لەسەر وەرەق بە شێوەیەکی پراکتیکی و عملی نەچونێتە سەر واقعەکەمان ڕاست بانگێشت ئەکرێت ڕاست باستەوە ئەکرێت کە وامان کردووە بەڵام تا ئێستا بینیمان ینی هەنگاوە گرنگەکان نەنراوە داهاتەکەمان بەڵێ داهاتەکەمان نەبووتە داهاتێکی جۆرا و جۆر هەر هێشتا پشتە بەسین بەنەوت هەر هێشتا پشتە بەسین بۆی کە بەغا پارەمان بۆ بنێرێ ئەی سەرچاوەکانی خۆیمان لە مەرکەزیە ئەتوانی داهاتەکانەوە سەرچاوەکانە فرە بکەیت و زیادی بەتەکی تۆ جەنابەت لێرە لەبەر ئەوەی بنمونە جۆغرافیەتی سلێمانی و لەوانەیە کراوەتر بێ لەوانەیە ڕبط و پەیوەندی هەبێ لەگەڵ کۆمەڵێک شوێنە زیاتر لە شارەکان و پارێزگاکانی تر ئەکرێت تۆ بەڕێزت ئیسیفادە بکەی لەم بابەتە هەر بە هەمان شێوە سەیری خۆمان بکەین وەکو نمونەیەک هەرێمی کوردستان لەبەر ئەوەی وەکو لاینی جۆغرافی لەسەر دەریانیەت کێشەیەکی زۆر گەورەی هەیە ئێستا بۆیە لێرە ئەکرێت تۆ بەڕێزت لە حکوومەتی خۆجێیی لە پارێزگاکان ئەوانە ئیسیفادە بکەن لەو شوێنە لەو لۆکێشنە لەو شوێنە جوغرافیە کە هەیەی بۆ بەرژەوەندی خەڵکی ئەو شارە وەکو ئەرزی جەنابتانم کرد ئێمە لەبەر ئەوەی علااقاتێکی یاخود سنوورێکی زیاترمان هەیە لەوانەیە لەگەڵ کۆمەڵێک لاینە لەوانەیە تەعاملمان مرونەتی زیاتری هەبێ لەوانەیە کۆمەڵێک ئیجابیات هەیە کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لە پارێزگای سلێمانی لەوانەیە لە هەولێر هەبێ بە شێوەیەکی جیاوازتر بێ لەوانەیە لە دهۆک هەبێ بە شێوەیەکی جیاوازتر بێ وەکو جەنابی مامۆستا فەرمووی لەوانەیە دهۆک ئەو سوودەی کە دەستی ئەکەوێ ئەو بەرژەوەندی کە دەستی ئەکەوێ لەوانەیە لە سلێمانی زیاتر بێ لەوانەیە لە هەولێر زیاتر بێ بۆ بەپێی جۆغرافیەتی شوێنەکە بەپێی توانەوە ئیمکانیەتی شوێنەکە سەرچاوە ئابوووریەکانە سروشتیەکانە مرۆیەکانە کە هەیە جیاواز بن بۆیە ئەکرێت تۆ زۆر جەنابەت زۆر بە ئەو پەڕی عەدالەت ئیستیفادە بکەی لەو ئەو بابەتانە کە لە بەردەست هەن
باش ئەمە واژ ناکات ینی تۆ زیاترین کۆمپانیای گەوری جیانی ینی ڕابکێشیتە ناوچەکەی خۆتەوە لەدا ئێستا ئەوەی کە ئەبینین ئێمە بە حکمی ئەوەی کە هەولێر پایتەختی یاریمی کوردستانە زۆربەی کۆمپانیەکان لە هەولێرن لە پایتەختن و بە هەمان شێواز ئەگەر سێری ناوچەکانی تری عێراقیش بکەین نەخێر هەر ببورن ینی لە بەغاش هەمان شتە و پارێزگەکانی تر نەخێر کۆمپانیەکان کەمترن لە پارێزگەکانی تر لە بەغا تەرکیزیان زیاترە چڕی ئەو کۆمپانیەکان چالکیان زیاترە بۆ لەبەرەوەی پایتەختە کاتێک کە تۆ جەنابێت فعلا توانیت ئەو سیستمی لا مرکزیەتە لە ئیدارەکردن پەیڕەو بکەیت و بچێتە بواری تطبیقکردن ئەبینی بەڕێزت ئەو چڕیە لەوانەیە کەمتر ببێ بۆ لەبەر ئەوەی خاوەن کۆمپانیەکە هەستەکە کە ئەچێ بۆ پارێزگە سلێمانی یاخود ئەچێ بۆ دۆک سێرەکە سلێمانی پایتەختە دۆک پایتەختە بەم شێوەیە گەرمیان یاخود هەڵەبجا بەم شێوە ئەوانە پایتەختن و ئەتوانن بڕیار بدەن ئەو کاتە ئەوە دڵتەمینێک ئەبەخشێ بە خاوەن کۆمپانیەکان ئیتر بیانی بێ یا ناوخۆی بێ کە بتوانێت سەرماکەی خۆی بخاتە گەڕ لەو شوێنە کەواتە کراوەترە بنەوە سیستەم لامە دەستخۆش دکتۆر بەڵێ مامۆساکاوە ینی خاڵێکی دیکە ئەمەیە کە لە جەنابی شت بپرسم بۆ مەسلەی بە دیاریکراوی کاتێک کە تۆ دێتە سەر بواری لامەرکزیەت و لامەرکزیەتەکە جێبەجێ بێت و وەکو پێشتری ژەنابە دامەژت پێدا هەم ئەو پارێزگایە هەم ینی بەڕێوەبەرانی پارێزگاکە و ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکە ئەمانە بەرپرسە بن لە دەرچواندنی کۆمەڵێک یاسا و کۆمەڵێک بڕیار کە پەیوەندی هەیە بە ئابووری و ئایندە و لە ڕووی کارژێڕی و دارایەوە بۆ ناوچە لامەرکزی کە دێتە جێبەجێکردن کێ ئەتوانێت چاودێر بێ بەسەر ئەمانەوە ناوە دەتوانێت یاخود ئەبێ لە سیستەمە لامەرکزیکە سیستەمە لامەرکزیەتەکەشدا کۆمەڵێک کەسە بن کە چاودێر بن بەسەر ئەو بڕیارانەی کە نابێتە هۆی پێشخستن و پەرەپێدانی ناوچەکە بەگشتی بله بشویکی گشتی دستخالات پریوبرنا سیستم حکمرانی چارچوبه هرم کردستان دا اوت بجن دستخالات گشتی سلطات تنفیذی و تشریعی و یا دادگاهی یا دادپروری یا قضایی اود بینن اود اداره همه لا مرکزیت یان وان قوارض چارچوبه و هرم دا اوت لا مرکزیت ورگرتی یکین کارگری دیکن وکی چاف دیر نابیتن بسانسور بن بیا صابن نابیتن هر یک سربخو کار بکت نابیت هر یک تناو براد که وانا دا یاسا و رساین جدا دجی برجوانی گشتی سنور و خلق هرم کردستان کار بکن و تا هندک تجده بن وان همیا پیک و گریدن له هر یک الگور برجوانی ناوچه خویا جغرافی ده هندک بریارن گریدای برجوانی خلق خودن کو پتر کار آسانی هبن پتر خدمت گزاری هبن پتر برجوانی توات پاراسی بن پتر جموجولن آبوری و دارایی هبن پتر دهات هبیتن رنگ پیوندی باش نوبروان یکی لا مرکزی ده هبیتن بشوی کی کد برجوانی هر دوله آدا بیتن رنگ داد پروری هبیتن سر آست راکشان و برهنان بیانی یا نافخو و پاروکرنا و برف یا کارکرم و برف آراسته کرنا یا و برهنان بشوی کی کو او سیستم پریوبرنو و برهنان کلاسیک در باز ببیتن اوه همی او بابتن اوید برجواندیا سیستم پریوبرنه دا سیستم آبوری دا سر آست وان یکی این کارگیری اگر چون بیتن سر آست پارزگاه دو که بحث بکید یعنی رنگ خلق پارزگاه دو که بشیت فشار پریانی نارد خل وکی دست کفتش دست حالات گشتی و برس وزیر پیوندیدار یا حکومت هرم کردستان هندک وان مافک کوپیاسا بو خلق هاتین دانان وگر انتبه حتی نکجه بجه نبو یعنی پراستی جه شرمزاریه کو مل هرم کردستان پایتخت سیاسی هی بجنه هفلر پایتخت سیاسی ما سلیمانی هی شهر حلمت و قربانی بجنه پایتخت روشنبیری ما حلب شهید هی بجنه پایتخت آشتیه ما پارزگاه چاره هی دوگ هر ناسناوک نبیتن بلا پایتخت آبوری هرم کردستان بیتن کو ژئوپلیتیکاوی زور یا استراتژیال سر سنور سه دولت ترکیه و عراق و ایران و پیگه که زور پیسه سر عرض و بن عرض تو همی دهاتن ابتنی وکی نمونه ما یاسا پترول و غاز یاسا جماره 22 یا سال 2007 آشکرا وزارت سامان سروشتی بریار دادن کو سه پالاوگه یت حکومی هبن یت میری هبن السليمانيه بازيان هي الهفليري كلاكو خباطه الباريزغاه دو كنين اجبرندش صوت منيل دو كي جرانترا باي بنزين وغاز جرانترا كريا ماليده امبيري ويجي جرانترا وجه هم بار جران يسر خلكمه لكن لا مركزيتها بيتن ايدي برياني نرد خام دشم بالاغه كاميري يا حكومي سر است باريزغاه دو كيجدانين
و بصدان هزار درفت و دلیفین کاری جی بو خلکی کی پیدا بده و ده بازار جی ارزان بیتن و رنگ دیش گلک در دسری دیجی قرطال بین کو چند هزار لیتر که گاز وزارت سامان سروشتی بده تماری ده حتی کو بهای کارا بکیم بیتن اف بونمونه بینا لیسانه کی جی سر وی پیور کل ناوچین جغرافیین جدا کو داد پروری نبویا از یک داکوکیل وی کی کم کو پاریزگاه دو که رنگ نشتن راستا خو هندک برجواندید خود گل پاریزگاه اندین عراق جی پارێزی تەنیاژی کار بکەن بۆ یەکی کو بیتە دەرگایەکی داهاتی نزیکترین پارێزگاها عێراقا فدرال بۆ هەرێما کوردستانی پارێزگاها میسلە لێ پشێوەیەکی کو پارێزگاها هەولێرێ پترس آلوگورین بازرگانی قازان جیت کتش پاریزگاه میسله کو پاریزگاه دو که بکتن هگر لا مرکزیت ایداری هبیتن او خالن ین زالگهن تنت یتناف برا دو که و میسل ده هی و خالن سست و لاواس یان او روتینا کار کردن به گوارتنا بازرگانی تناف برا هفلر و میسل ده هی ایدی امجی دیوان خالد خلاواس کین یان پیشوازی کا جانتر لیکن درگهن بازرگانی و کین پیشوازی و برهنه نتوکن کمپانی و بلندر خفره کین نوری کو کار بکن و کار آسانیا بکن راکش شان گشتیاریت واقعی با پارێزگاه دو که دهات دیت نف پارێزگاه دو که دا لیش برکو بیروقراطیت هیاجی روتین کاز دهیا هر بریار کال پارێزگاه دو که در کویتن ویا بیتن شهولی را پایتخت در کویتن شنیکا وکی عاصیان امر بوب دو که بیتن حتی جیب گتن لید گل بالاف کردن و پیراو کردن سیستم لا مرکزیته رنگ اداره خوجه پارێزگاه دو که بشتن هندک برجوانیا بدتن یا هندک بریارا بدت کد برجوانیا خلک کردستان بگشی دابن و خلک پارێزگاه دو که تای بدابن برندش ویا بیتن خلک پارێزگاه دو که بشا وروش کار بکتن بوی که کو هرچونه بیتن بابت لا مرکزیا اداری یا شور کردن د صلاتا قرخ کاری نبیتم تری دست تبلیر دا بلکه پیش که کامازم زفریتن بو پارێزگاه دو که انجمن پارێزگاه کو جواتا پارێزگاه و سر است جواتا پارێزگاه جی تنت سنور پارێزگاه دا نبیتن سنتر قضای بلکه قضای دورو بر و ناوچه جی سودمند ببنجی بەڵێ دەست خۆش مامۆستاژیان دێمە خزمەت جەنابەت بۆ دواوتت دکتۆر خالید ینی کاتێک کە سیستمی لامەرکەزی لە هەر ناوچەیەک پەیڕۆ بکرێت ئەو ناوچەی کە لامەرکەزیەکەی تێدا پەیڕەوەکرێت ینی دەسەڵاتی ئەوەی هەیە کە پەیوەندی دەرەشی ببەسێ یاخود کۆنتاکت لە ڕووی دارایی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵێک لایەنی دیکەوە کە بۆ پەرەپێدان بێ بە ناوچەکی ببەستێت یاخود دەبێ مەرکەز هەبێ لەوە بەڵێ خۆی بە تەکید ئەوە مادام ئەگەر ئێمە باسی حکوومەت یاریمی کوردستان بکەین مادەم ئەوە لەوانەیە مەساسی هەبێ بەریەکەوتن هەبێ لەگەڵ قەبارەی حکوومەت یاریمی کوردستان لە کاریگەریەکی نەرێنی هەبێ ئەگەر بەو شێوە ئێستا ئێمە بنمونە خۆمان کە باسی ئەوەکەین کە لەوانەیە ئێچێتی یاخود پارێزگای سلێمانی علاقە و پەیوەندی کاب لەگەڵ بەغایە ڕاستەوخۆ لەوانەیە ئەمە وەکو خۆی کاریگەریەکی نەرێنی هەبێ لەسەر قەبارەی حکوومەت یاریمی کوردستان لەسەر قەبارەی هەرێمی کوردستان کە ببووە ئەم قسە شەبەکانم ینی مەبەستم نەتەوەکە نیە بەڵام ئەوان بەغا لەوانەیە پێیان خۆش بێ کە خۆشحاڵە بن بەم پەرتەوازە بوونە خوانەخواستە ئەگەر شتیوان ڕوو بدات بەڵام ئەکرێتەوە بەڕێزێت دەسەڵاتەکە وەکو عەرزی جەنابتانم کرد ئەو دەسەڵاتت پێ ببەخشرێت یاخود هەمان بێت یاخود تەفیڵەکە پێدانی دەسەڵاتەکە ئەگەر بۆ بابەتێکی زەروری بێ ئەگەر بۆ شتێکی کتوپڕ بێ ئەکرێت تۆ جەنابەت پەیوەندی بکەیت لەگەڵ لاینی سێمە بۆ حاڵەتێکی تایبەت بۆ بابەتێک بەڵام بە شێوەیە کە کاریگەریەکی نەرێنی نەبێ لەسەر قەبارەی ئینەکە بەڵەوە حاڵەتێکی زۆر گرنگە خاڵێکی تر زۆر گرنگ هەیە لە هەمان بابەت ئەگەر باسی بکەین ئێمە لە پارێزگای سلێمانی هەوڵ ئەدرێت دوور بکەوینەوە لە کەمینە و زۆرینە چەند جەنابەت دوور کەوتیتەوە لە کەمینە و زۆرینە لە ئیدارەکردن ئەوە بەرەو لا مرکزێتێکی تەندروستە ڕۆی بەڵام ئەگەر نە پشتت بەس بە کەمینە و زۆرینە کە ئەوە مافی خۆیانە حزبە گەورەکان فعلەن لەبەرەوە دەنگی زیاتریان بەدەستهێناوە ئیدارەی حکومەکە بەدەستی خۆیان بێ بەڵام لە سیستمی لا مرکزیەت کە ئەوەمان کرد دەسەڵاتەکە بەو شێوەیە کە باسمان کرد دابش کرا ئەکرێ لە پارێزگاکە جەنابەت دوور بکەویتەوە لە کەمینە و زۆرینە گرنگی بدە بە لێهاتووی ئەو کەسانێکە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانین بنمونە ئەو کاتە ڕەزامەندی حیزبە قەبارە بچووکەکان بەدەستێنی هەستەکەن ئەوان بەشدارن لە بڕیاردان لە پارێزگاکە هەستەکەن بەشدارن لە بڕیاردان لە بەڕێوەبردننی ئیش و کاروباری ینی ئەو بەرجەستە کراوە تا ڕادەیەک بە تەکید وەکو عەرزی جەنابتان کرد چەند ئەو کەمینە و زۆرینەکە دوور کەوتیتەوە بەرەو لا مرکزێتێکی تەندروستە ڕۆی و بە پێچەوانە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تریش هەیە ئوستاز هاوڕێگیان ئێمە لە
تەجروبەی ئەزمموی وڵاتانی بەهاری عەرەبیمان بینی بە تونوسەوە بە مسرەوە بە لیبیەوە بە عێراقیش لە 1991 کە ناوی نەبوو بەهاری عەرەبی کە دوای بەداخەوە بەهارەکە بوو بە شتێکی تر بینیمان کە فعلەن گوێ نەگری لە خەڵک نەتیجەکەی وا ئەبێ بۆیە لێرەکە لای خۆمان گرنگی ئەدرێت بە بابەتەکە ئەوەیە کە ینی خەڵک بەشدار بێ زیاتر لە بڕیارەکە هەست بکەی بە خەڵک و بزانی معاناتی خەڵک کێشەکانی چییە پارە لە کاتی خۆیدا بەش ناکرێ پارەکە بە لێبڕین هەیە ڕاستوانە و ئیمکانێتمان لەو ئاستەنیە بەڵام تۆ جەناب وەکو ئەرزی بەڕێستانم کرد کە بە شەفافیت تعامل بکەی لەگەڵ خەڵکە هەست بکەن کە بەشدارە بن لە بڕیارەکە بە تاکید ئەو کاتە سیستمێکی تەندروستی لا مرکزیت پێڕەوەکی دەستخۆش بەڵێ مامۆساکەوە ئەکرێت دواوتەی خۆت لەسەر ئەم بابەتە بە ئێمە بە بینەران بڵێ فەرموو بله دمایک پیوامن اوه کپراستی هر پینگاوه کاش ویلای چارچوبی حکومت هریما کردستان دا بیت آویتن یا بیت براویش بیتن ناوچه اکتنینه بیتن بردک بهت پیک اینان یانش بجین بابت که پروژه که گیجگیر بیتن همی پارتولان و فراکسیون و نتوا پیکاتت آینی و جواک سیویل و میدیا هر کس اکتدا پشیدار بیتن بوه که پروژه که متکامل بیتن چی که مقاسی تدانه بن الباشا روزه دیسانه که من به باشه بیر الهند بکرد که خلک هریما کردستان اگر هات و اوید چارچوبه هریما کردستان دا هر پارزگاه هک بیر الهند بکردن که راستا خوب پیوندی دیال عراق بکردن یا لا مرکزی هریما کردستان ورگریتن بویه که کو مرکزی جارکاتی رفتار دیال عراق بکردن اوی بلاش بیرا خوب بن چون که دستور عراق رگناتن چارچوبه دستور عراق دا هریما که هریما کاتدرالی دان پیدان کریه او سه پارزگاه دیار کری کو پیشی حلب چپتا پارزگاه برهنده جیک وید کار بکن شیوه که زانستی اکادمی کو هر کاری که هبیت بو برجوان یا خلک هریما کردستان دا بیتن سنور هرم دا بکن نکو خلک که دی قازانج بکتن یا چاوی وا بیلی بیتن افلا مرکزی بیته هو کار اگر کو هرم وکی قوار لواز بیتن یا ضعیف بیتن بله ما مساکا عبدالعزیز سپاس دەکەم کە لە دۆک لەگەڵ ما بوویت دکتۆر خالید دواوتەی خۆت لە ماوەی کەمتر لە خولەشێت زۆر سپاس سەنەکەم وڵای ئەوەی کە زۆر گرنگە ئەم بانگێشکردنە لە لایەنی یەکێتیەوە لە لایەنی پارێزگای سلێمانیەوە تەسەوەرەکەم کاریگەری ئیجابی هەبێ ئەرێنی هەبێ بۆ گشتی قەبارەی هەرمی کوردستان بۆ ئەوەی بەرژەوەندی ئابوووریەکە یەکەم بەرژەوەندی ئابوووریەکان کە هەن لە جێبەجێکردنی سیستەمەکە بە ڕاستەقینە بە حەقیقی پارێزگەکانی تریش ئەگرێتەوە وەکو جەنابی مامۆساش ئاماژە پێدا پارێزگەکانی تری هەرمی کوردستان تایبەتمەندی و ئابووری خۆیانیان هەیە بۆیە تەسەوەرەکەم ئەگەر فعلەن ئەوەی کە پێ ئەوترێت تەطبیقێکی حەقیقی بکرێ وەکو لاینی ئابووری هەرمی کوردستان زۆر پێشەکەوێت انشاءالله. بەڵێ دکتۆر خالید سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ ماوەی بەڵێ بینەرانی بەڕێز هەمووی پێشەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنەوە ئەوتان پێڕابگەێنم کە من ئەم شەو وەکو پێشکەشکاری بەرنامەی پانۆراما دووە ئەڵقەی من بوو لە وەرزی ئەم وەرزەی کە بەرنامەی پانۆرامای تیا پێشکەش کرا هیوادارم کە توانی بێتم لە ماوەکانی ڕابردوو لەگەڵ میوانانی کە ئێناومە تێرە بە شێوشی بابەتیانە گفتوگەکانمان بەڕێ کردبێ و توانی بێتم زۆرترین پرسیار بۆ وەڵامەکانی زۆرترین وەڵام بۆ پرسیارەکانی ئێوەی بینەر وەربگرم و توانی بێتم بە شێوەیەکی ئەکادمی و بە شێوەیەکی زانستیانە و بە شێوەیەکی دیموکراسیانە بەرنامەکانم بەڕێوە بردێت. سوپاسانەکەم کە تاوەکو ئەم ساتە بینەری ئەم بەرنامی من بوون لە دواوەرزی پانۆراما لە وەرزی داهاتوو هەردوو هاوکارم کاگ زاناوە کاگ هاوکار بەردەوامە بن لەگەڵتانە تا بێگەشتنەوەمان لە وەرزەکانی داهاتوودا خواتان لەگەڵ ماڵتانەوە. سوپاسانەکەم.